پێشەوەی بچینە ناو ڤیدۆکەوە کەناڵی ژیاری کوردم بۆتان هێناوە بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە و ڤیدیۆ گشتی لە کەناڵەکەیدا بڵاو دەکاتەوە. هیوادارم کە هەر کەسێک تەماشای ئەم ڤیدیۆیەمان بۆ دەکات بچێت سەبسکرایبی ئەو کەناڵەمان بۆ بکات و هەروەها زەنگۆڵی تەنیشت سەبسکرایبەکەشیمان بۆ ئۆن بکات، چونکە پشتگیریکردن لەم کەناڵانێکی ڕێکلامیان بۆ دەکەین وەکو پشتگیریکردن لە کەناڵەکەی ئێمە وایە. جا ئیتر هیوادارم بچن سەبسکرایبی ئەم کەناڵم بۆ بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشت سەبسکرایبەکەشین بۆ ئۆن بکەن و هەروەها پشتگیریشیان بکەن لە ڤیدۆکانیدا ئەوش بەردەوام دەبێت لەسەر کارەکەی و ڤیدیۆی زیاتر و جوانتریشان بۆ دادەگرێت. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە. ئینشاءالله کەناڵەکەیتان بەدڵ دەبێت و هەروەها ڤیدۆکانیشتان بەدڵ دەبێت و فەرموون ئێستاش با بچینە ناو ڤیدۆکەمانەوە. سڵاوتان لەبێت هاوڕێن، خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. یابان بە یەکێک لە سیرترین وڵاتەکانی جیهاندا دەنرێ، ئەوەش بەهۆی تەکنەلۆجیاوە نییە و بەهۆی دابوونەریتەکانیشەوە نییە، بەڵکو بەهۆی چەشن و شێوازی ژیانەوەیە لەو وڵاتەدا. بۆیە دەگوترێت کە وڵاتی یابان لە ساڵی 3019 دەژێت و بێگومان ئەمەش بە پێی قسەی چەندین توێژینەوەی زانستی و چەندین بەڵگەش هەیە کە دەیسەلمێنێ وڵاتی یابان لەو ساڵەدا دەژێت، واتە لە هەموو وڵاتێک زیاتر پێشکەوتون. و منیش لەم ڤیدیۆیەدا 24 بەڵگەتان پێنیشان دەدەم کە دەیسەلمێنێ وڵاتی یابان لە ساڵی 3019 دەژێت و ئەگەر تۆی بەڕێزش گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوا دەتوانی بینەری ڤیدۆکە بیت. یەکەم، لە وڵاتی یابان چەندین ڕێستۆرانت هەیە کە لە ڕێگەی ڕۆبۆتەوە بەڕێوە دەچێت. کاتێک خواردنێکت دەوێت پارەکە بە ڕۆبۆتەکە دەدەیت و پاشان خواردنەکەت وەردەگریت. دووەم، لە وڵاتی یابان دەرگای سیارەی تەکسی ئۆتۆماتیکی خۆی دەکرێتەوە و دادەخرێت. سێم، خەڵکی یابان ڕێزێکی زۆر لە یاسای وڵاتەکەیان دەگرن و بە تایبەتی یاسای پاراستنی بێدەنگی و بۆیە ڕێگە نادرێت لە شوێنە گشتیەکان بە مۆبایل پەیوەندی بۆ کەس بکەیت یان بە مۆبایل قسە لەگەڵ کەسێک بکەیت. ئەگەر کردیشت دەبێت لە شوێنێک دوور لە خەڵک جوابی پەیوەندیەکان بدەیتەوە بۆ ئەوەی کەسانی دەوروبەرت بێزار نەکەی. چوارم، خەڵکی یابان کەسانێکی زۆر باشن و دەست پاکن و مەترسیان لەسەر نییە، بۆیە خەڵکەکە دەتوانن لە ناو شەمەندەفەریان ئامرازەکانی گەیاندن بخەون بێ ئەوەی هیچ دزیەکیان لێ بکرێ هەتا دەگەنە شوێنی مەبەست. پێنجەم، لە وڵاتی یابان چەندین ڕۆبۆتی تایبەت بە منداڵان هەیە کە منداڵان لە ڕێگەی ئەو ڕۆبۆتانەوە دەخوێنن و فێری چەندین زانیاریش دەبن و هەروە دەتوانن یاری لەگەڵ ڕۆبۆتەکانش بکەن. شەشەم، پاکوخاوێنی و بەرپرسیارەتی یەکێکە لە گرنگترین دابوونەریتەکانی خەڵکی یابان، بۆیە لە قوتابخانەکانی یابان منداڵان و خوێندکاران هەر لە ژووری خوێندکارانەوە هەتا دەگەنە تاوالێتەکانیش بەدەستی خۆیان پاکی دەکەنەوە، ئەوەش بۆ ئەوەی کە نرخی قوتابخانەکەیان بزانن و جارتر پیسی نەکەنەوە. حەوتەم، ئافرەتەکان لە وڵاتی یابان زۆر ئازادن، دەتوانن بە کەیفی خۆیان هەر جلێکیان بەوێ بیپۆشن و دەتوانن بە ئازادانە بە ڕێگەوبانەکاندا بەو جۆرەیە بڕۆن، ئەگەر تەنانەت لە درەنگانی شەویش بۆ جۆرە بگەڕێن کەس بێزاریان ناکات و ڕێیان لێ ناگرێ. هەشتەم، لە وڵاتی یابان قەدەغەیە لە شوێنە گشتیەکان و لە نێو خەڵکدا جگەرە بکێشی، بەڵام شوێنی تایبەتی بۆ کەسانە دروستکراوە کە جگەرە دەکێشن. نۆیەم، لە یابان شوێنی تایبەتی دروستکراوە بۆ ئەوەی کە چەترەکەتی لێ هەڵواسیت و قفڵی بکەیت، هەروە بە کلیلێکی تایبەتی دەکرێتەوە، ئەویش بۆ ئەوەی لە ڕۆژێکی باراناویدا کاتێک کارت بە چەترەکە نەما ناچاری ئەوە نەبی کە تا کۆتای ڕۆژەکە بەدەستەوە بیگیری، بەڵکو دەتوانیت لە شوێنێکی تایبەت دایبنی. دەیەم، کرێکارەکان لە وڵاتی یابان ناهێنن بەخشیشیان بدەیتێ و وەڕەتی دەکەنەوە، چونکە ئەوان بیر و باوەڕیان وایە کە دەبێت لە ڕێگەی ماندووبوونی خۆیانەوە پارە وەربگرن و موچەکەی خۆیان بەشیان دەکات و پێویستیان بە بەخشیش نییە. یانزە، وڵاتی یابان خاوەنی گەورەترین هێڵی شەمەندەفەر هەیە و هەروەها خاوەنی خێراترین شەمەندەفەرەکانیشن کە خێرای ئەو شەمەندەفەرانە دەگاتە 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. وەشتە سەیرەکەش ئەوەیە کە ئەم شەمەندەفەرانە لە ساڵی 1964ەوە بوونیان هەیە. دوانزە، لە یابان چەندین جۆری جیاوازی تاتۆ دروست دەکرێت و هەندێک لەو تاتۆیانە تەنها بە شەو دەتوانرێت ببینرێ.
سیانزە خەڵکی یابان بە جۆرێک دەستپاکن تەنانەت لە هەندێک دوکاندار و سوپەرمارکێتەکاندا هیچ کارمەندێکی لێ نییە و خەڵکەکەش چ شتێکیان پێویست بێ هەڵی دەبژێرن و پاشان بەهێمنی پارەکە لەسەر مێزەکە دادەنێن و دەڕۆن. چواردە زۆربەمان بیستومانە کە لە یابان شووتی چوارگۆشە هەیە، بەڵام ئایا تۆ دەزانیت لە یابان چەندین زۆری میوە هەیە کە شێوەی ئەفرام کارتۆنەکانی لەسەر دروست کراوە و بێگومان ئەمە شتێکی سەرنجڕاکێشە. 5. لە یابان چەندین مەلەوانگە هەیە کە بە شێوەی کەناری دەریا دروستکراون و خاوەنی بنمیچێکی جوڵاوە و هەموو شتەکانشی دروستکراوە، تەنانەت خۆڵی نزیک دەریاکەش کاری دەستی خۆیانە و بە تایبەتی لە وەرزی زستاندا خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن. 16. لە وڵاتی یابان چەندین هۆتێل هەیە کە لە ژووری بچووک بچووک پێکهاتوونە و لەو ژوورە بچووکەدا هەموو پێداویستیەکی تێدا هەیە و ئەم ژوورانە بە کەمترین نرخ دەست دەکەوێت. 17. تەوالێتەکانی وڵاتی یابان بە سیرترین تەوالێتەکانی جیهاندا دەنرێت، چونکە چەندین تایبەتمەندی لە خۆ دەگرێت و ئەم تەوالێتانە خاوەنی ئاوی سارد و گەرم هەیە و تەنانەت لە کاتی بەکارهێنانیدا مۆسیقاش لێدەدات بۆ ئارامبوونەوە و هەروەها چەندین گڵۆپ و ڕۆناکی هەیە بۆ ئەوەی بە شەو کەس بە هەڵە بەکاری نەهێنێ. 18. دەستشۆرەکانی وڵاتی یابان تایبەتمەندی هەیە، ئەویش ئەوەیە کە ئاوی دەستشۆرەکە بە تەوالێتەکەەوە بەستراوە و کاتێک تۆ تەوالێتەکە بەکاردەهێنی و پاشان دەستشۆرەکە بەکاردەهێنی، ئەو ئاوەی کە لە دەستشۆرەکە بەکاری ئەهێنی دەچێتەوە ناو تەوالێتەکە و ناو تەوالێتەکەت بۆ پاک دەکاتەوە، واتە ئەو ئاوی لە ناو دەستشۆرەکەیە بۆ 2000 دەتوانی بەکاری بهێنی، ئەویش بە مەبەستی ئەوەی کە خەڵک ڕێز لە ئاو بگرن و زۆر ئاو بە فیڕۆ نەدەن. 19. لە یابان لە بازاڕ و شوێنە گشتیەکان چەندین شوێن هەیە کە تەوالێتی زۆر پاکی تێدا دانراوە و هەروەها بە هەموو تایبەتمەندی و کلێنسەوە ئامادەکراوە و هەروەها تەوالێتی تایبەت بە منداڵانیش دانراون و بەو جۆرە ئەگەر لە بازاڕ یاخود لە شوێنێکی گشتی بووی هیچ خەمێکت لای مناڵەکەشت نابێت. 20. لە سوپەرمارکێتەکانی وڵاتی یابان چەندین ئامێر هەیە کە دەتوانین لە ڕێگەی ئەو ئامێرانەوە کاڵاوشتومەکەکانت بکڕی، بۆ نمونە ئامێر هەیە بیبسی و خواردەمەنی گازی تێدایە و چەندین ئامێری تریژ هەیە کە هێلکە و شیر و پەنیر و سەوزەوات و میوەهاتی تێدا دەست دەکەوێت و تۆش ئەگەر بتەوێت شتێکی لێ بکڕی ئەوە پارەکەت دەخەیتە نێو ئامێرەکە و پاشان ئەو شتەی دەتەوێت وەری دەگیریت. 21. تەکنەلۆجیا لە وڵاتی یابان هەموو سنوورەکانی تێپەڕاندووە. لە یابان چەندین هۆتێل هەیە کە لە ڕێگەی کارمەندی ڕۆبۆتەوە بەڕێوە دەچێت و هەموو کارەکانی ئەو هۆتێلە لە ڕێگەی ئامێر و کارمەندی ڕۆبۆتەوە بەڕێوە دەچێت و ئەگەر تۆش عاشقی تەکنەلۆجیای ئەوە ئەم هۆتێلانە لەگەڵ تۆ دەگونجێ. 22. گەراجەکانی وڵاتی یابان لە ژێرزەمیندایە، ئەویش بۆ ئەوەی کە شوێنی زۆرتر هەبێ بۆ ئەوەی خەڵک پێیدا بڕوات و بۆ ئەوەی کاتێک کارت بە سیارەکەت نەما لە نێو شەقامەکاندا ڕای نەگریت و یاسایەک هەیە لە وڵاتی یاباندا هەر کەسێک بێوێ مۆڵەتی شۆفێری دەربکات دەبێت یەکەم جار گەراجێکی تایبەتی بۆ سیارەکەی بگرێت لە دوای ئەوە مۆڵەتی شۆفێری دەربکات و لەبەر ئەم هۆکارانە شەقامەکانی وڵاتی یابان زۆر فراوانە و هیچ سیارەیەکی لێ ناوەستێت. 23. لە یابان لە بەشی سەرەوەی خواردەمەنێ گازیەکان بە شێوەی خاڵخاڵ ناوی بیبسیەکەیان نووسیوە، ئەمەش بۆ ئەو کەسانی کە چاویان لە دەستداوە بە دەستلێدان بەو خاڵە بزانن کە کام خواردەمەنی دەخۆنەوە. 24. ئەگەر تۆ حەز دەکەیت خواردنی تێکەڵ بخۆیت یاخود ڕۆژە لە ڕۆژان پرسیاری ئەوت کردووە کە چی ڕوودەدا ئەگەر دوو خواردنی جیاواز تێکەڵ یەک بکەیت یاخود چی ڕوودەدا ئەگەر دوو خواردنی تێکەڵ پێکەوە بخۆی وەکو قاوە و ماسی، ئەوە یابان گونجاوترین شوێنە بۆ ئەو شتانە، چونکە لە وڵاتی یابان چەندین زۆر کێک و پسکیت هەیە کە بە چەندین تامی جیاوازی خواردنەکان دەست دەکەوێت و ئەم جۆرە خواردەمەنیانە لە هیچ وڵاتێکی تر دەست ناکەوێت بێجگە لە یابان. و ئێستاش ئەم ڤیدیۆیە چۆن بوو بەلاتانەوە؟ ئایا بەڕای ئێوە وڵاتی یابان لە ساڵی 3019 دەژێت یاخود نە؟ ڕای خۆتانمان لە کۆمنت بۆ بنووسن. هەر ڕاو پێشنیارێک شتانەیەوە لە کۆمنت بۆمان بنووسن. و سوپاس بۆ سیرکردنی ڤیدیۆکە. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە، ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت، چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدیۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشتان نەچێت کە ئەم ڤیدیۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. هیوادارین کە ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.